باشن ئەمڕۆژ لەگەڵ وانی هاتووی نانێکی نوێ بخوێنین. وانی پێشوو باسە و گۆڕانکاریانەمان کرد کە بە سەرماندا دێت کاتێکە گەشەکەین. لەوانەی ئەمڕۆیە باسی کاریگەریەکانی ئەو خۆراکانە ئەکەین لەسەر گەشەکردنمان. و باسی هەموو خۆراکە تەندروستانە ئەکەین کە خواردنیان هاوکاریمانەکان تەندروستتر گەشە بکەین. بەر لەوەی باسی خۆراکە تەندروستەکان کەین پرسیارێکم هەیە. باشە ئێمە بۆ پێویستمان بە خۆراکەیە؟ ئێمە زۆر پێویستمان بە خۆراک و خواردنی خواردنەکانە ڕۆژانە هەتاکو وزەی لێوەرگرین. کەواتە ئەڵێن تۆ پێویستە بە خۆراک هەیە هەتا وزەی لێوەرگری. You need food to get energy. You need food to get energy. Repeat after me. You need food to get energy. You need food to get energy. Good job. ئەی باشە وزەمان بۆ چییە؟ وزەمان پێویستە هەتاکو بتوانین بجوڵین، کار بکەین و گەشە بکەین. You need energy to move, work and grow. You need energy to move, work and grow. Repeat after me. You need energy to move, to work and to grow. You need energy to move, to work and to grow. Well done. کاتە ئێمە خۆراکە خۆین هەتاکو وزە وەرگرین، وزە وەرەگرین هەتاکو بجوڵین، کار بکەین و گەشە بکەین. بە گشتی سەرچاوەکەی هەمووی ئەو خۆراکە بوو کە خواردمان. بەڵام خۆراکەکان ئەگۆڕێن. هەنێک خۆراک هەیە کە زۆر تەندروستن و پێویستە ڕۆژانە بیان خۆین. لەم وانەیەدا شتێکمان هەیە بە ناوی My Plate، واتە قاپەکەی من. لەم وانەیە فێرە بین کە لە قاپەکەی مندا چ جۆرە خۆراکێک بخۆین و چۆن بە تەندروستی بمێنینەوە. Half of my plate is fruits and vegetables. نیوەی قاپەکەم پێویستە سەوزە و میوەکان بێت. Half of my plate is vegetables and fruits. Repeat after me. Half of my plate is vegetables and fruits. Half of my plate is vegetables and fruits. Good job! The other half of my plate is grain and proteins. نیوەکەی تری قاپەکەم پێویستە دانەوێڵە و پرۆتین بێت. The other half of my plate is grains and proteins. Repeat after me. The other half of my plate is grains and proteins. The other half of my plate is grains and proteins. Good job! Beside this, there is a cup of milk or yogurt or cheese. سەرەڕای هەموو پێکهاتەکانی ناو قاپەکەم هەروەها پێویستم بە شیر یاخود ماس یاخود پەنیرە بێت. Beside this, there is a cup of milk or yogurt or cheese. Repeat after me. Beside this, there is a cup of milk or yogurt or cheese. Beside this, there is a cup of milk or yogurt or cheese. Good job! لە هەمووی گرنگترە پێویستە ئاو لەبیر نەکەین. لەشمان زۆر پێویستی بە ئاو هەیە. ڕۆژانە پێویستمان بە 6 بۆ 8 پەرداخ ئاو هەیە کە بیخۆینەوە. You should drink 6 to 8 glasses of water a day. Repeat after me. You should drink 6 to 8 glasses of water a day. You should drink
6 to 8 glasses of water a day. Good job! ئەمە لە ژەمە سەرەکیەکاندا بەڵام هەنێ جار لە نێوان ژەمەکاندا برسیمانە بێت و پێویستمان بەوە بێت کە شتێک بخۆین هەتاکو زۆر برسیمانە بێت. ئەتوانین میوە بخۆین، ئەتوانین شەربەت بخۆینەوە، ئەتوانین ساندویچێک بکەین و بیخۆین، ئەتوانین شیرش بخۆینەوە. The healthy snacks you need to eat between meals are fruits, juice, sandwiches, and milk. Repeat after me. Fruits, juice, sandwiches, and milk. Fruits, juice, sandwiches, and milk. Well done! The activity for today is چالاکی ئەموانەیە ئەوەیە کە قاپەکەی من لە ماڵەوە ئامادە بکەیت دواتر بە وێنەیەک پیشانم بە. قاپەکە پێویستە میوە و سەوزە و دانەوێڵە و پرۆتین لەخۆ بگرێت. هەروەها ئاو. با هەمومان لەمڕۆ بەدواوە هەوڵ بین کە خۆراکەکانمان تەندروست بکەین. ئەمە هەموو خۆراکە تەندروستەکان بوو کە لەم وانەیە فێری بووین. تۆش پیشانم بە کە خۆراکە تەندروستەکانت چۆنە خۆی. لەگەڵ بەنی کۆتایی بەوانەکە هێنین. کاتێکی خۆش!